دينوس الآية كان أفرمي يسألون ويسألونك، واو طبعا تيارة عاطفة لسر أو يسألونك عني بيشو تركا جولك كان بحرب كانيان وتبو برن لي ببرسن درباري أو جنجاني كرويشتن سري خوان هالقرتنو آنا تشيبون أصحاب الكهف ودرباري أو دا صلاة داري كنيوي سر أرزي قرتو روشتو أو تشيبو لتش زمانك أبو إذي القرنين ودرباري الروحيش لي ببرسن بزانن ئەڵێکی ئەگەر هەمووی جواب دایەوە ئەوە دیارە کە پێغەمبەر نییە، ئەگەر هەندێکی نەزانی دیارە کە پێغەمبەرە و مەسەلەکەی وەحیە. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتو وسەلام دەربارەی ڕۆحەکە فخوای گەورە فەرمووی يسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. ئێوە دەربارەی ڕۆحەکە هیچ نازانن چکە معلوماتان زیاد لەسەرینی معلوماتمان نییە لەبەر هەتا ئێستاش علم نازانێ ئەمەی کە ئەم ئینسانەی وا لێ کردووە لە پڕێکا کە ئەمرێ زیندوێتیەکەی تیا نامێنێ یخۆ هەموو ئەندامەکانی هەر ئیشەکەن وەزنیشی کەمی نەکردوت. اینجا ڕۆحەکە خۆی چییە؟ ڕۆحەکە خۆ زیندوێتیەکە نییە. لێرە ملاحەزەیەک بدەم، سپێرمێک کە ئەڕوا تۆوی پیاوەکە زیندووە کلچی هەیەوە جوڵێ و ئەڕوا بەرەو هێلکۆکەکە لە ڕەحم هێلکۆکەیەک دابەزیوە، دابەزینەکەی فرە نەدراوە، هێلکەکە خۆی دێتە خوارەوە، دوای هێلکەکە دوای ئەوەی دێتە خوارەوە بە دەوری خۆیان مادەیەکی چڵمین مادەیەکی وەکو بەڵغەم لینچ بەخۆیەوە لە خۆیە پێچێ، ئەمە بۆنی دێ، بۆنی ئەمە سەرنجی هەموو حیوان منەوەکان ڕاکێشە هەمویان دێنەوە بۆ ئێرە، خۆ ئەمە زیندووە. ئەم هێلکۆکەیە ئەم سپێرمە ئەم سەرەمێکوتێ کە چووە ناو هێلکەکەوە ئیتر کلچیە قرتێ و ئەم هێلکۆکەیە ئەپیتێنرێ تەخسی بەبێ، دوای هەر ئەمەیان نەشونما و گەشە و نەشونماکە کابێتەوە بە کۆرپەلا بە سەرەتای ئەنجاوکو خوای گەورە باسی کردو کە بێ بە مۆدڵەوە و ئەنجا ئەوانی تر لە 120 ڕۆژی ڕۆحی بەبەراکرد کەوابوو ڕۆح بەبەراکردن شتێکە، زیندوێتیەکە شتێکی تر. فنفخت فيه من روحه إنسان إما نازين روحك تشيسون كاللخواي قوروي فنفخت فيه من روحي للروحي خوم إما نازين دستي خواتشونا نازانين خواتشونا بينين نازانين خواي قور علمي تشونا بلا مزانين كعالم بكل شيء محيطة بلا نازانين كيفيتك عن نازين أم كيفيتش ديسا نازين كيفية الروحك بويا اللي رشك باسي أم نقطة زیندوێتی شتێکە و ئێمە لە کوردیە کە مێرولێگە جوڵێت و هێشتا لە وڵا هێشتا ڕۆحی تیاما بەس ئەسڵان مێرو لە ڕۆحی تیانی زیندووە بەڵام ڕۆحی تیانی. مێشهەنگوینێک هەنگ ئەڕوا حرەکەت دەکاوە ڕوا هەڵاڵە کۆکاتەوە بەڵام خۆمە ڕۆحی تیانە بە غەریزەی ئەڕواوەی دۆزێتەوە دێتەوەی خاتۆ شوێنی خۆی و ئیش و کارەکانی خۆی ئەنجام بدات. کرمێگە جوڵێتەوە مارێک سەریان پان کردەوە لە وڵا هێشتا ڕۆحی تیاما، هێشتا زیندووە نەک ڕۆحی تیامە. ڕۆح لە حیوانە نییە، ڕۆح لە ئینسانەکەیە، ڕۆحیش دوای 120 ڕۆژێکەیە. بۆی ئەگەر ئەم ئینسانەی خوا تەکریمی کرد ڕێزی لێنا ڕۆحی کردەوەرە بۆی خوا بناسێ، بۆی بە ڕێگاکانی وەحیا بێبەرە و بە عەقڵ بێبەرە و خوای گەورە بە سەمعیش ببیستێ کە وەحیەکە وەرەگرێ. بەڵام وەختێک ئەم ئامێرانەی هیدایەت تەعتیلەکە و پەچی خستووە لەهم قلوب لا يفقهون بها، يعني هزر هوشيان ناخنا إيش ببير كردنوا، ولهم آذان لا يسمعون بها ولهم أعين لا يبصرون بها أولئك كالأنعام بل هم أضل. أما ننجا وكو حيوانيان ليديتو تأثير الروحيان هيج بسروا نامنت روحكش أصلا بو أويا كأرشي استخلافك بقرات بردست واترى تكريمي الروحكا علاقيه بسر هالقرتني مسؤوليتي التوحيد إيش بو كردنو تحكيم الشريعة خواي بالرد قال له سر أرز الأخي بمعنى